سڵاتان لەبێ بەڕێزانم کاتتان باش یوام لە شتاقی تەندروستی هەموو لایەکتانە پێم خۆشە لەم کورتە ڤیددیوێدا لەم کورتە بابەتەدا باسی ئەوە بکەم کە کاریگەری بیرکردنەوە چییە لەسەر ئێمەی مرۆڤ و ئایا هەر بەڕاستی بیرکردنەوە هێندە گرنگە و بیرکردنەوەکانمان چۆن ئاراستەی ژیانی ئێماکەن. بەڕێزان لە زۆربەی تیۆرە معریفیەکانە لە هەموو تیۆرە معریفیەکانە ئەتوانم بڵێم لە دەروونزانی زۆر جەخت لەسەر پرۆسە عەقڵیەکانە کاتەوە و کاریگەری لەسەر هەڵسوکەوتی ئێمەی مرۆڤ، بەڵام بیرکردنەوە یەکێکە لەو پرۆسە عەقڵیانەی کە زۆرترین کاریگەری هەیە لەسەر ژیانی ئێمە، لەسەر هەڵسوکەوتی ئێمە، لەسەر ڕەفتار و گفتارەکانی ئێمە. من حەزەکەم لێرەیە باسی یەکێک لەو زانایانە بکەم، ئەتوانم بڵێم یەکێک لەو نووسەرانە، یەکێک لەو کەسانەی کە توێژینەوەیەکی کردووە، دکتۆر ماسۆرۆ کە بزنسمانێکی جاپانیە، نووسەرە، ئیدعایەوەکە ئەڵێ ئاگایی مرۆڤ یعنی بیرکردنەوەکانمان و ئەوەی کە ئێمە بیر لە شتێکەکەینەوە چۆنیەتی بیرکردنەوەمان ئەکرێ کاریگەری هەبێت لەسەر پێکهاتە و ستراکچەری گەردیلەکانی ئاو باشە و لە ساڵی 2004 کتێبێکی بە چاپ گەیاند کە لەژێر ناونیشانی The Hidden Message in Water واتە ئەو پەیامە شاراوانەی لە ناو ئاودا هەیە کە لە نیویۆرک تایمز باشترین فرۆشی یان زۆرترین فرۆشی هەبوو. دکتۆر ماسۆرۆ ئەڵێ چی؟ ئەڵێ کەلیمەی وشەی ناشرین، تووڕێی، ژینگەی نەرێنی، قسەی نەرێنی، بارودۆخی نەرێنی، شەپۆلی نەرێنی ئەکرێت گەردیلەکانی ئاو وەکو ئەو وێنەی لای ڕاست ئەیبینن تێک بچێ و هەروەها وشەی جوان، کەلیماتی جوان، تۆنی سەوتی باش، هەروەها ژینگەی ئەرێنی ئەکرێ گەردیلەکانی ئاو بەو شێوەیە بریسکەدار و جوان بکا کە لێتان دیارە. ئەوە خۆشتان نەتوان لە یوتیوب و لە وێبسایتەکانە بەدوایە بگەڕن هەر بنووسن The Hidden Message in Water بە درێژی باسی بابەتەکە کات و ڤیدیۆی زۆری هەیە لەسەری. ئێستا دێینە سەر ئەوەی کە بزانین ئایا ئەمە چ پەیوەندێکی بە جەستەی مرۆڤەوە هەیە. بەڕێزان طبعاً زانست سەلماندوێتی کە لە 1975 جەستەی ئێمە لە ئاو پێک دێ. بۆ نمونە ئەگەر تەمەشای بکەین مێشکمە 180.5 ئاوە، تەنانەت ئێسکەکانمان 113 ئاوە، گورچیلەکانمان 82.7 ئاوە، هەموو ماسوولکەکانمان 175.6 ئاوە، خوێنمان 190.7 لە ئاو پێک دێت. تۆتەڵ 175 جەستەی ئێمە لە ئاو پێک دێ. باشە یعنی چی ئەم قسەیە؟ یعنی ئەکرێت بە گوێری ئەو تێڕوانین و تیۆرەی دکتۆر ماسۆرۆ بڵین ئەگەر ئێمە خۆمان بخێنە ناو ژینگەیەکی نەرێنی، بارودۆخێکی نەرێنی، قسەی نەرێنی، ئەوە ئەکرێت معڕەز بین بۆ تێکشکانی 175 گەردیلەکانی ئاومان کە لە جەستەی ئێمەیە هەیە و ئەو کاتە ئێمە چیمان لێدێ؟ ئیتر هەموو گرفت و کێشەکان دروستە بن. مەسەلەن زۆربەی هەرە زۆرمان گرفتمان هەیە لە نەخۆشە سایکۆسۆماتیەکان. سایکۆسۆماتیەکان ئەو نەخۆشیانن کە بەهۆی نەرێنی بوون و بەهۆی سترێس و قەلەقیەوە ئێمەی مرۆڤ تووشەبین، وەکو قۆڵۆنە، گرفتەکانی مەعیدەیە، کێشەکانی نەخۆشی ئافرەتانە، سەر ئێشەیە، قاچ ئێشەیە، گرفتە لە هۆرمۆنات و لە ڤیتامینات، ئەمانە هەمووی هۆکارەکەیان نەخۆشیە دەروون جەستەیەکانن، یعنی بەهۆی ئەفکاری نەرێنی، بەهۆی نەرێنی بوونەوە ئێمەی مرۆڤ تووشی بووین. با بزانین چارەسەر چییە بۆ ئەوەی کە ئێمە لەم بارودۆخە دوور بین تاکە چارەسەر بریتێ لە ئەرێنی بوون. حتا ئێستا طبعاً لە ساڵی 1970کانەوە پۆزیتیڤ سایکۆلۆجی زۆر باوە، ینی ئێستاش زۆر کەس لەسەر پۆزیتیڤ سایکۆلۆجی ئیشەکە. یعنی چی؟ ینی دەنوزانی ئەرێنی، ینی ئێمەی مرۆڤ پێویستە لە بارودۆخەکانە ئەرێنی بین و بە ئەرێنیانە بیرکەینەوە، پۆزیتیڤ بین بۆ ئەوەی کە تووشی تێکشکانی گەردی ئاو نەبین لە خانەکانمانە، لە جەستەمانە، بۆ ئەوەی دوور بین لە هەموو ئەو نەخۆشە سایکۆسۆماتیانەی کە ئەکرێت ببنە هۆی گرفتی گەورە لە داهاتوو لە ژیانمان. مەسەلەن من زۆر نمونە لە بواری چکە لە بواری پەروەردە ئیشەکەم زۆر نمونە لە بواری پەروەردەیەنمەوە. پۆلی دوانزەکان بەهۆی ئەو هەموو سترێس و قەلەقی کە هەیەە ڕۆژانە تووشی گرفتی دەرونی ئەبن، ڕۆژانە تووشی نەخۆشیە جەستەیەکانی وەکو گەدە ئەبن و قۆڵۆن ئەبن، زیبکە، قژ و هەڵوەرین، دنیای کێشەی تری پێست توش ئەبن.
قسەکە لەسەرەوەی بەڕێزان ئەرێنی بوون واتای چییە؟ ینی زۆر کەس لە ئەرێنی بوون بە هەڵە تێگەیشتووە ئەزانێ هەر شتێک بوو یەکسە بڵێ تاقیچەکە ئاساییە نەخێر بۆ شێوەیە نییە. دوو خاڵی ئەساسی هەیە ئەرێنی بوون. خاڵی یەکەم بریتە لە قبولکردنی ڕاستیەکان وەک خۆیان. یعنی تۆ ئەو بارودۆخی کە هەیە وەکو ئەوەی کە هەیە بە جوانی لی تێبگەیت و قبوڵیکەی تەواو مەسەلەن تەلەبێکی پۆلی دوانزەی تا ئێستا ئێهمالیت کردووە نەت خوێندووە ڕۆژانە لەگەڵ مامۆستا نەبووی ئەمە کاریگەری نەرێنی ئەخاتە سەرت ئەگەر وا بیرکەیتەوە تازە تەواو من ژانم فەوتا ئەم ساڵم هیچ ئەیکەم بە تەحسین معدەل فلان و فلان دەرز نادەمەوە واز لەوەیەنم ئەمە گرفتێکی گەورە دروستەکە یان مەسەلەن لە بزنسا گرفتێکت بۆ دروست بووە پارێکی زۆر سەرف کردو هێشتا پارەکە ناتێتەوە شوێنی خۆی ئەمە ئەبێ وەکو خۆی قبولکەی نەک بڵێ تازە تەواو ئیتر من ژیانم فەوتا هەموو پارەکانم ڕۆی واز لە ژیان هێنم یان هەندێک خۆیان نەکوژن بەهۆی قەرز و ئەوانەوە ئەوە بینیمانە نمونەی زۆرمان هەیە لەسەر و بارودۆخە و بەڕێزان یەکێک لە گرفتەکان ئەوەیە کە خەڵک بەعام بە غەڵەت تێگەیشتووە پەرداخێک ئاویان هێناوە نیوەی بەتاڵ بۆ نیوەی پڕ بۆ و توێتی ئادی بزانم نیوەی ئەگەر بەتاڵەکە ببینی ئەوە تۆ نەرێنیت پڕەکە ببینی ئەوە تۆ ئەرێنی نەخێر ئەوە لێکدانەوەیکی هەڵی کۆنە بەڵکو مرۆڤی ئەرێنی ئەو مرۆڤەیە کە ئەبینێ نیوەی بەتاڵە نیوەشی پڕە کەواتە خاڵی یەکەم چییە وەرگرتن و قبولکردنی ڕاستیەکان وەکو خۆیان خاڵی دووەم بریتە لە مامەڵەیەکی گونجاو لەگەڵیاندا یعنی لەگەڵ ئەو واقعە لەگەڵ ئەو ڕاستیە کە تۆ قبولت کرد تازە هاتووە کەواتە وەرە بە چی بکەین با لەگەڵی بزای چۆن مامەڵەیەکی تەندروست بکەین کەواتە ئەمە ئەرێنی بوونە تەلەبەیەکی پۆلی توانزەی لە خوێندنە دواکەوتوی هەستەکەی گرفتت هەیە قەلەقی و سترێست هەیە قەلق و سترێسەکە و هۆکاری ئەوەی ڕۆژان لەگەڵ مامۆستانە ڕۆژتووی ئێستا ئەبێ ئەمە وەکو خۆی پێناسە بکەی و قسەی لەسەر بکەی و بیت کی گرفتەکانت دیاری بکەی و خاڵە باشەکانیشی دیاری بکەی کەواتە کە واقعەکەت بینی ئینجادەی مامەڵەیەکی گونجاوی لەگەڵاکەی چی بکەم باشە ئەم پرسیار لە خۆتەکەی نەک بۆچی وام کردنا تەواوە ڕۆی پێویست ناکە بڵێ بۆچی ئەبێ بڵێ چی بکەم باشە تا ئێستا من چی بکەم ئەگەر خۆت وەڵامەکەت نەدۆزیەوە ئەتوانی پرس بە ئێمە بکەی یان لە ئێمە کەسانی زۆر باش هەیە ئەتوانی پرسی پێ بکەی پسپۆڕە دەرونیەکان شارەزانی بواری پەروەردە ئەتوانی ئیسفادەیان لێ بکەیت کەواتە بە کورت و پوختی ئەرێنی بوون واتە قبولکردنی ڕاستیەکان وەک خۆیان و مامەڵەکردنێکی گونجاو لەگەڵیان ئەمە بۆچی باشە ئەرێنی بوون وەکوتم بۆ ئەوەیە کە خانەکانی خۆمان بپارێزین لە تێکشکان و لە ناوچوون جگەلەوە بارودۆخیەکان لەگەڵ بارودۆخەکانە خۆمان بگونجێنین مرۆڤی بتوانە مرۆڤی عاقڵ ئەوەیە کە لەگەڵ بارودۆخە نوێەکانە ئەتوانێت خۆی بگونجێنێ و مامەڵەیەکی دروست لەگەڵ ژینگەی دەوروبەری خۆیان ئەکات کەواتە تکایە لەمە دووە ئەگەر هەر گرفتێکرد بۆ دروست بوو هەر کێشەیەک هاتە پێش لە هەر حاڵەتێکە هەستێکی نەرێنیت هەبوو ئەرێنی بە چۆن ئەرێنیە بم قبولکردنی ڕاستیەکان وەکو خۆیان و مامەڵەیەکی گونجاو لەگەڵیان چۆن مامەڵێکی گونجاوەکەی ئەبێ بڵێ ئێستا چی بکەم کەواتە باشترین شت چیە بیکەم ئێستا لەم بارودۆخە باشترین شت چی بڵێم لەم بارودۆخە هیوادارم ساغ و سەلامت بن زۆ خۆشحاڵ بووم کە لەم کورتە ڤیددیۆدا هاوکارتان بووم بە هیوای سوود و